جوڵی ئەمڕۆمان بۆ ناوچەی کەمەر و ورگ و پشتە. دیارە ئێمە وەکوتم ئەو چاوری کە لە دەوروبەری سمت و کەمەر و ورگ کۆ ئەبێتەوە چاوریەکی قورسە یاخود کەڵەکەبوویەکی درێژخایەنە، بۆیە زۆر بە ئاسانی ئەو جوڵانە ئەگەر ئەنجامی نەی ڕۆژانە بە ئاسانی زوو ناتوێتەوە. بەڵام گرنگ ئەوەیە ئێمە چۆن بتوانین ماسوولەکانمان بەهێز بکەین. ئێستا دەست پێکەین وەکو هەموو جوڵەکانی کە پێویستە ئێمە لەشمان گەرم بکەین و خۆمان ئامادەکەین بۆ ئەو جوڵە قورسی کە ئەنجامی ئەین. جوڵەکانیش هیچی نامۆ نییە بەلاتانەوە، ئەوەیە کە ئێمە جوڵەکانی پێشووتر ئەکەین بەڵام لە ئاستێکی قورستر. ئێستا دەسەکەین بە خۆگەرمکردنی ماسوولەکانی کەمەر و ورگ و پشت. فەرمووی لە پێشە ناوچەی کەمەر گەرمەکەین بۆ لای ڕاست و بۆ لای چەپ بە هەردوولا. زۆر باشە. دواتر تەمرینی دواتر هەوڵەین ئێستا ناوچەی کەمەرمان بە دروستکردنی بازنەیەک بە ماسوولەکانی حەوز یاخود کەمەر بۆ لای ڕاست و هەروەها بۆ لای چەپ. ڕاست زۆر باشە، بۆ لای چەپیش زۆر باشە. دواتر جوڵەی دواتر قاچ ئەەکەیتەوە بەپێی پانتایی لە پانتایی شانە زیاتر قاچ ئەەکەیتەوە لە شەڕێک وە کەمەرێ بۆ پێشەوە ئەهێنیت و بەرزە بیتەوە بۆ سەرەوە و تۆزێ پاڵ بە پشتەوە ئەنەی بۆ دواوە. زۆر باشە. هەڵاسیت هەوڵەی بۆ دواوە. زۆر باشە. جوڵەکان بەم شێوازە ئەبێ ئاگاداربی پشتی قەوسی پشتێ ئاگا لە قەوسی پشتە بێ. زۆر باشە. ئێستا چیەکەین؟ فەرموون ئێستا دەسەکەین بە جوڵەکانی سەر لە وەزعەتی دانیشتنە. یەکەم شت ئەوەیە کە پایدەر لێین، هەوڵەین پایدەر لێبین چنێ بتوانیت خۆت لای خۆت ئەتوانی بیبژێری هەتا 30 ببژێری هەتا 20 بەپێی توانای خۆت. ئەمە چکم خۆ گەرمکردنە. زۆر باشە. دواتر قاچەکانە هەردووکی جووتەکەی بۆ لای سنگتەوە. زۆرنا زۆر باشە. ئاوە 1 2 3 4 5 6 7 8 9 10 پشوبە. سێ هەناسەی قوڵ لە بەرەوەی دوو جوڵەمان لەسەر یەک کرد بەبێ پشودان. پایدەرەکەمان لێە و دوا ئەوەی ڕاگررتنی قاچەکان بەبێ پشودان کاتە لە نێوانی هەردوو جوڵەکە کە قورستر بوو ئەبێ سێ هەناسەی قوڵ هەڵمژین. ئێستا ئامادەی بۆ جوڵەی دواتر لاستیکەکان بەکارەهێنین وەکو ئاماژەمان پێیا کەرەسەکانە بیر نەچێ ئەبێ لەلاتەوە هەبێ بەبەرەوەی هەنگاوێک لە پێشترین. ئێستا بازنەیە دروست دەکەی بۆ نمونە بە قاچی ڕاست بۆ دیوی دەرەوە لە ڕێی لاستیکەکەی کە لە بەردەستا هەیە. ئەمە بەرگریەک دروستەکە لە هەمان کاتیشە هێزێکی زیاتر ئەیا بە ماسوولەکانە. زۆر باشە. زۆر باشە. ئێستا بۆ دیوی ناوەوە بەبێ پشودان 1 2 3 4 5 6 7 8 9 10. بۆ نمونە ئێستا لەم وەزعیەتە ئەم کەسە ئارامە کە ملی بەرز کردوێت و ئەشتوانێ چە خوارتر ئەتوانێ ملیشی داگرێتە خوارەوە. یعنی ملیشی لەسەر ئەرزەکە بەو کەسانی کە کێشەی ملیان هەیە ئەتوانن جوڵەکە ئەنجام بن. بەڵێ بەم شێوازە و ئەشتوانن لە وەزعیەتە وەکو خۆت ئەتوانیت بیگۆڕە قاچەکە بگۆڕە. ئەتوانی بەم شێوازە دەست پێ بکە 1 2 3 4 5 6 7 8 9 10. ئێستا بۆ دیوی ناوە 1 2 3 4 5 6 7 8 9 10. ئێستا
ئەژنۆکانە بنوشتێت لە پاڵکەوە پشوویەک بە سراحەتکە پشوویەک بە هەناسەی قوڵ ئەژنۆکانە بنوشتێنەرەوە بۆ لای نزیکی خۆت ئەو پشوو زیاتر ئەیا پشتە هەناسەی قوڵ سێ هەناسەی قوڵ هەڵەمژیت زۆر باشە ئەمانە هەمووی بیرمان نەچێ سێ جار ئەنجامی بە ئێمە بۆ هەر قاچێک دەجار بۆ دیوی دەرەوە ئەنجامماننا و دەجاریش بۆ دیوی ناوە تۆ ئەبێ سێبارەی کەیتەوە یعنی سێ جار دواتر یەنە سەر جوڵەی دواتر دمبڵزەکانە دری بەدەستەوە یاخود دەبێ ئاوەکە بە ڕاست و چەپ هەوڵەیت دەسی ئانیشکی ڕاست ئەیەی لە قاچی چەپ و با پێچەوانەشەوە دەسی چەپ بۆ قاچی ڕاست ئەشتوانی ئەو کەسانی کە ناتوانن کە قاچیان بە هەوا بمێنێتەوە ئەتوانێت ڕایگرێ قاچدانێ ئەمیان بەرزەکەیتەوە زۆر ئانیشکە ها قاچە ئیسراحەتی پێیت زۆر باشە سێ چوار پێنج شەش حەوت هەشت نۆ دا پشوو بە سراحەتەکەی سێ هەناسەی قوڵ هەڵەمژیت یەکسەر هەستی پێەکەی ماسوولکەکانی ناوچەی بەشی خوارەوە یاخود بەشی سەرەوەی سکە کە هەست بە گرژیەکەکە یاخود هەست بە تونبوو نەکات ئەمەش دیسانەوە دووبارەیەکەینەوە و سێبارەیەکەینەوە جوڵەی دواتری نەسەر تەنیشت بۆ ناوچەی کەمەر لە شەڕێک جارێ ڕێک دانیشیت ڕێک دانیشیت زۆر باشە قاچ بۆ سەرەوە بەرزەکەیتەوە یەک دوو سێ چوار پێنج شەش حەوت هەشت نۆ دە ئەمە ئێستا دەجارکردمان جارێکی کەش ئەنجامی ئەین و سێهەم جاریش هەر ئەنجامی ئەین ئێستای لەسەر ڕاهێنانی دواتر دەبە ئاوەکە گریتە دەستی یاخۆ دمبڵزەکە گریتە دەستە وەکو ڕاهێنانی پێشوو جوڵەکە بە ئەنجامانی بەرزکردنەوەی سمت لە ئاستی ئەرز بەڵام دەبەکەش پێیە یعنی کێشێکیشمان لەگەڵ یا زیاد کردووە یەک دوو سێ چوار پێنج شەش حەوت هەشت نۆ دا پشوو ئەیت ئەمە جۆرێکیانە لە جوڵەکە جۆری دووهەم ئەوەیە کە هەرزەبیتەوە دابەزیت یەک دوو سێ ئەتوانی بێ لە عەرزیش چوار پێنج شەش حەوت هەشت نۆ دە زۆر باشە سراحەتکە سێ هەناسەی قوڵ و هەمان شت بۆ لاکەی تر ئەشتوانی ئەگەر پشوونەی لەسەر لاکەی تر چمەوە مەجموعەیەک ماسوولکەی کە کارەکە لەویە ئەتوانی پشۆکەت بۆ ئەم دیودی بۆی کاتە بۆ بگەڕێتەوە ئێستا چیەکەین ئەکەین بەسەر دەما جوڵەی پشت ئێمە وتمان ناوچەی کەمەر و پشت و ماسوولکەی ورگ ئێستا بەم شێوازە تەنها جارێ قاچی ڕاست بەرزەکەیتەوە بەس ڕایەگری یەک دوو سێ چوار پێنج شەش حەوت هەشت نۆ دە بیگۆڕە قاچەکەی تر یەک دوو سێ چوار پێنج شەش حەوت هەشت نۆ دە زۆر باشە ئەمەش سێ جار ئەنجامی ئەین دواتر ئێستا تەمرین بۆ ناوچەی پشت بۆ بەشی سەرەوەی ماسوولکەکان دەستە نزیکی سنگی ڕائەگریت پشت بەرزەکەیتەوە بۆ سەرەوە یەک دابەزیت دوو سێ چوار زۆر باش پێنج شەش حەوت هەشت نۆ دە بۆ نمونە ئێستا ئەم هەموو قۆڵی ڕاکێشێت توانای پشتی بەم شێوازەیە بەڵام تۆ ئەتوانی تەنها لە بەرزکەرەوە پێشە
ئەتۆز یەک دوو ئەتوانیت لەم ئاستا بیکەی بەپی ئەو توانایی کە ئازارە نەبێ لە ماسوولکەکانی پشتە و هەروەها قۆڵەکانە ئەگەر دە و پێ نەکرا ئەتوانی پشوو بیت ئەتوانی 4 پێنجی بکەیت گرنگ ئەوەیە وەکوتم گوێ لە خۆت ئەگریت زانە ئاستی بوونی ئازار ئاستی توندبوونی ماسوولکە بە شێوازە ئێمە وەرزشەکەین کە هەست بە ئارامی بکەین نەک هەست بە ماندوێتی بکەین یاخود هەست بە بوونی ئازار بکەین ئێستا کۆتا جوڵە ئەوەیە کە ماسوولەکانمانە کشێنین ئەچینە سەر ئەژنۆکانمان تەواو ماسوولکەی شانە هەردوو شانە بۆ پێشەوە شارەخەینە بەشی پێشەوەی لەش تەواو خاوەکەینەوە ئەی بژێرین 1 2 3 4 5 6 7 8 9 10 لە هەمان کاتە خوێن ئەگەڕێتەوە بۆ سەرمان و لە هەمان کاتە ئەمە خاوبوونەوە و پشودانە بۆ ماسوولکەکانمان